پرۆسەی خوێندن لە پارێزگای سلێمانی یاسایی بووەتەوە و لە دوایین بڕیاریاندا سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و لیستی یاوبەشی مامۆستایان بایکۆتی داوامیان شکاند و بەمەش پرۆسەی خوێندن بە یەکجاری لە پارێزگای سلێمانی دەستی پێکردەوە. ئەمەن گاوەش لەلایەن خوێندکارانەوە بە دابەشکردنی گوڵ پێشوازی لێکرا. سپاس بۆ ئەم خوێندکارە خۆشەویستانە کە ئەمڕۆ وەک دەبینن هەموو بە چەپکە گوڵەوە پێشوازیان لەم بڕیاری نەک ئەنجومەنی زانکۆ بەڵکو ئەو بڕیارە بیوێرانەی سەرجەم مامۆستایانی زانکۆی سلێمانی کە من لای خۆشمەوە شەپکە گوڵەکەی کە بۆ خۆم هاتووە پێشکەشی ئەو مامۆستا بە ڕێزانەیەکەم کە بە گیرفانی بەتاڵەوە بە بێموچەی و بە موچەیەکی کەمەوە لە پێناو بەرژەوەندی خوێندکارانە ئەمڕۆ ئەم بڕیارە مێژووییان ناکە دەست بە پرۆسەی خوێندن بکرێتەوە. سەرۆکایەتی زانکۆ ئەنجومەنی زانکۆ تا دەگاتە ڕاگر و سەرۆک بەشەکان هاوکۆکن و هاودەنگن سەبارەت بەوەیکەوە با خوێندن دەست پێ بکاتەوە لە پێناوی ئەم شارە لە پێناوی پاراستنی ناوی زانکۆی سلێمانی کە زانکۆی دایکە لەم دەڤەرە. خوێندکارانی زانکۆی سلێمانی پێشوازی لە بڕیاری دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن دەکەن و پیان وایە بڕیارەکە بەر لە هەر شتێک خزمەت بە پرۆسەی خوێندن دەکات. ئێمە بە خۆشحاڵیەوە پێشوازیمان لەو بڕیارە کرد، زۆر پێ دڵخۆش بین. سپاس بۆ مامۆستاکان کە بایکۆتیان شکانووە. هیوادارم ئەوانشی کە بایکۆتیان شکاندەوە بایکۆت بشکێنن. پێمان خۆش بوو بە گوڵ پێشوازیان لێ بکەین چونکە بەڕاستی بڕیارێکی گرنگ بوو. پێشوازی لەو بڕیاری سەرۆکی زانکۆ و ئەو مامۆستایانشەکەین کە بایکۆتیان شکانەوە. لەلایەکی ترەوە پرۆسەی خوێندن لە زۆربەی قوتابخانەکانی پارێزگای سلێمانی یاسایی بووەتەوە و مامۆستایان و خوێندکاران گەڕاونەتەوە هۆڵەکانی خوێندن. زۆربەی مامۆستایانی ناڕازیش بامان شێوەی مامۆستایانی تر بایکۆتی داوامیان شکاندووە. دەستخۆشیان لەکەین و سوپاسیانەکەین و هەموو پشتیوانیان بکەین و خۆشبەختانە ئەمڕۆ 27 دەوام زۆر ئاسایی بۆ لە گشت قەزاکانی پارێزگای سلێمانی و لە سنووری بەڕێوەبەرتی گشتی پەروەردەمان. دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن لە پارێزگای سلێمانی لە کاتێکدایە کە هێشتا نیگەرانیەکانی مامۆستایان دەربارەی دواکەوتنی موچە کۆتایی نەهاتووە. مامۆستایان لە ڕوانگەی ئەو بەرپرسیارەتەی کە لاستویاندایە گەڕاونەتەوە هۆڵەکانی خوێندن و داوا دەکەن حکومەت کێشەی دواکەوتنی موچە چارەسەر بکات. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.